قەلی خواردنەکە هەرە بناو دەنگەل دهۆک وەکو خوددانێن خواردنگە و هەوڵاتیان دهۆک دبێژن قەلی ئێژی خواردنین هەرە بەربەڵاو و پتر حەزا خەڵکی سەرە قەلیە وەکی دبێژن یا سڤکە و یا خوشە و یعنی نەوەکی زۆدی دیە گرانە ji ber hindê alem qastov qeliyê diket qeliyê dixutin qelî û birinc gelek wî diye û teşrîbê dixwin û وڵا خواردنی قەلی خواردنێکی خۆشە ئێمە هەم کاتێکە لە سلێمانی لەگەڵ برادەرەکان مینە دۆکم منتەقەی دۆک بۆ منتەقەیە بۆ کاسبی و شوکار هەموو جارێ کەچینە مەدعەمەکان بە زۆری خواردنی قەلیە خۆین قەلی خواردنێکی خۆشە بەلەزەتە وەکو چۆن لای خۆمان قەل بەناوبانگە بۆ خواردن وەکو سلێمانی منتەقەکانی تر لێرەش قەلی بەناوبانگە خواردنێکی خۆشە بەڕاستی لە هەندێک خواردنگە هێن دهۆک 24 دەمژمێرە تایبەت خواردنا قەلیت ئێتە دروستکردن و هەموو دەماشی هەوڵاتیان دهۆک و دەوروبەرە و یەن قەستاوی باجێ ڕیژ دکەن دەخوازا خواردنا قەلی دکەن خدای الحمدلله بێ زارارە و ئەگە بێت شتێ خۆمالیە و دەرەجەیەکە الحمدلله دێ قەلی الحمدلله وڵی باشە 24 ساعت داڤەکرینە بەس ماه ڕەمەزانێتێنە ئەگە 24 ساعت داڤەکریە عالم گەلا حەجەت کرد ودي برابطريت زاني حزا اغلبيتها دهوكي عام يعني دهوكي قليارون جلا صرفيات الطيباتي سر مطعمها سر هي چونكي طمكه طيبته وخوشكه طيبته تشويه طبيعيه نكو تشكي وصاي تزوير تداب كينان تشكيش دربه بين تزوير داب كين تشتكي خماليه يعني تشتخرج خماليه روني دوني دينجي تدا تشكرن وەکی دی گوشتی مە گوشتێکی سافیە نەکوەوە گوشتێکی تەزویری ئەو شعات جایکی دیبینین نە گوشتی مای خۆمالیە چەند ساڵە سێ جۆرێن قەلیە هەنا قەلیاب ئافک و قەلی سێل و قەلیا شڤانە لێ قەلیا پتر خەلک حەزجێ دەکەن و پتر داخوازی سەر قەلیاب ئافکە ji ber ku dibêjin xwarinek xweş û sivik e Şîrva Xidr Kursad News Duhok